بەیانی و هەموو کاتێکتان باش بیلەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لە بەیانیەکە کە خۆڵەوارێ بەسەر کوردستان و عێراق و دنیا هەور و تەمە و نیوچە ساردا هیوادارم کە هیچ کاتێک خۆڵ نەبارێ بەسەر ژیان و بەسەر ڕۆحیەوەدا. هیوادارم ئەم هەینیەک و هەموو هەینیەکی تر پڕ بێ لە خێر و بەرەکەت و خۆشی و ئاسوودەیی و پشوو بدەن لە ماڵەکانی خۆتانە و لە ژێر سێبەری ئەزیزان و خۆشەویستانتانە بە خێر و خۆشی بژین و پارێزراوی ئەڵڵا بن. ئەم بەیانیەش وەک دوێنێ لە هۆتێلی گران ملیۆنیۆم لە شاری سلێمانی دەستگای میدیای کورسات وەک هەمیشە ماڵی هەمووتانە و سپۆنسەری میدیایی شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی منداڵانی کوردستان و عێراقە. ئەم بۆ نەزانستیە بابەتێکی ئەجگار گرنگە و تێیدا سێ زانکۆی کوردستان، زانکۆکانی هەولێر، سلێمانی و دهۆک کاریان کردۆک سپۆنسەری زانستی و هەروەها سێ دانە کۆمەڵەی گەورەی پزیشکانی پسپۆڕی منداڵان لە کوردستان و عێراق و نیشتیمانی عەرەب سپۆنسەری زانستی ئەم بابەتەن و ئێمە وەک دەستگای میدیای کورسات بەبێ هیچ بەرامبەرێک سپۆنسەری میدیایی ئەم بۆنە زانستیە گرنگەمان کردووە بۆی کە بتوانین وەک هەمیشە ئێوە لە چەقی هەموو ڕووداوەکاندا دابنین و هەموو شتەکان بخەینە خزمەتی ئێوەوە بۆ لەبەرەوەی کە کورسات کەناڵە سەنگینەکەی هەمووتانە و خزمەتکاری هەمووتانە. ئەم بەیانیە با سوپاسێکی زۆرەوە سکرتێری کۆنفرانسەکە کە بەڕێز دکتۆر کۆیان زایر هەورامە میوانمانە بۆی کە باز لە تەوەرەکانی هەردوو ڕۆژەکە بکەین و گرنگی ئەم کۆنفرانس و بۆ نەزانستیە لە شاری سلێمانی بۆیەوە بگوازینەوە. دکتۆر گیان سەباح خێر. سەباح خێر. بەیانی باش. قوربانت هەموو کاتێکی باش. زۆر زۆر سپاس. خۆتاوەتانی خێر بێەوە. وەشبی سپاس. قوربانت. دکتۆر با لێەوە دەست پێ بکەین کە ئەم کۆنفرانسەکە ئەنجام درراوە دوێنێ ئێمە وەکو دەستگای میدیای کورسات ئەمە کورسات نیوز و کورسات یەک زۆرینەی بابەتەکانمان گواستەوە بۆ بینەرەکانمان و لەگەڵ کۆمەڵێک لە وتەبێژەنە خۆی و بیانەکانە قسەمان کرد و هەروەها لەگەڵ ڕێکخەری گشتی کۆنفرانسەکەش قسەمان کرد و هەروەها سکرتێری کۆمەڵەکەش کە سەرۆکی کۆنفرانسەکەی هەمان کاتە قسەمان کرد. جێگەی خۆشحاڵیە کە گەنجێکی وەکو جەنابەت سکرتێری کۆنفرانسە. دەمێ باسی ئەومان بۆ بکەیت لەم کۆنفرانسە دوێنێ چەند پانێڵتان هەبوو ئەمڕۆ چەند پانێڵتانە بێت؟ زۆر سپاس. سەرەتا سوپاسی کورسات دەکەم بۆ سپۆنسەرکردنی میدیایی وەکو خۆتت بێ بەرامبەر زۆر سپاسیەکەین هەمیشە پێشەنگە. ئێمە لە دوو ڕۆژ پێکات بوو دوێنێ و ئەمڕۆ کۆتا ڕۆژە کۆنفرانسەکەمان دوێنێ تقریبن 15 محازەرە و توێژینەوەی تیا پێشکەش کراوە. ئەم ڕۆژ بە تقریبی هەمان شێوەیە. یعنی ئەمڕۆ پانێڵی ئەم ڕۆژمان لە دوو بەش پێکاتوە کە تا سعات 4 3:30 بۆ 4 کۆتایی پێە بە سێ پانێڵ ئەڕوات و هەر پانێڵێک تقریبن 20 دقه لێکچەر و توێژینەوەی پێشکەشەکرێت کراوە بە سێ بەشەوە تقریبن ئەم ڕۆژ 15 لێکچەرمانەیە 15 لێکچەر تقریبی. باش ئەوەی کە دوێنێ بینیم بۆ نمونە هەندێک لە وانەبێژەکانتان لە ئیماراتەوە هاتبوو هەندێک لە سعودیا هەندێک لە ئێران و هەندێک لە تورکیا ئەمە سەرباری بەریتانیا و هەروەها لوبنان ئەم ڕۆژ بە هەمان شێوە هەروەها ئەردنیشتان هەموو کە دوێنێکی لە میوانە ئەردنیەکان میوانی ئێمە بوو لێرە بە هەمان شێوە ئەم ڕۆژ وانەبێژی نێودەوڵەتیتان هەیە؟ بەڵێ ئێمە سیانزە وانەبێژی نێودەوڵەتیمان هەیە کە لەم کۆنفرانسەیە بەشداریان کردووە بە دوو بەش دوێنێ نیوەیان ئەمڕۆ نیوەکەی تریان هەندێکی تریان کە نەیانتوانی ئامادە بن دکتۆرە ئەلیسن لە ئەمریکاوە دکتۆرە جوان لە بریتانیاوە ئەمانە بە ڕاستەوخۆ وەکو بڵێن بە شەوەی ڤیدیۆ کۆنفرانس بەشدار بوون لەگەڵمانە ئەوانشی کە ئامادە نەبوون لێرە توانیان لە شوێنەکانی خۆیان بە ڤیدیۆ کۆنفرانس ئامادە بن لەگەڵمان. باش دکتۆر بە نیسبەتی ناوخۆیەکانەوە بۆ نمونە عێراق ئەبینم یان 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 و هەر ئەمڕۆ حەوت وانەبێژی عێراقیتان هەیە. بەڵێ ئێمە خۆی با بڵێن عێراقی و کوردستانی هەمووی وەکو عێراق حسابی بۆ کرد و دوێنێش ژمارەیەشی کەمتر لەمە 5 دانەتان هەبوو کە عێراقی بوو. ئەم عێراقیانە بڵێن کورد و عارەب و هەروەها لە نەتەوەکانی تر بەبێ جیاوازی کە بەڵگەڕی پاسپۆرتی عێراقین بۆیەوە بە عێراقی نووسیتانە. ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون وەک وانەبێژ لەم کۆنفرانسە بە تایبەتی ئەو بیانەکان خۆتان بانگێشتیانەکەن دروستە؟ بەڵێ باشە ئەو بانگێشتکردانە ئەو بیانانە بۆچی ئێوە بانگێشتیانەکەن؟ ئێمە ئەمانە هەمووی وەکو چۆنەڵی سپیکەری نێودەوڵەتی یعنی قسەکەری نێودەوڵەتی ئەوە نیە هەر لە کوردستانەوە بڵێن لەم کۆنفرانسی ئێمە بەشدار بوون. پێش 2 هەفتە سیانی تریان لە کۆنفرانسێکی ترا لە زانکۆی تارانەوەی کە ئەوان پێشکەشیان کرد سێدانە لەوان دکتۆر کەیهان و کۆمەڵی دکتۆری تر کە خۆیان سپیکەر بوون لەوێ ینی قسەکەری نێودەوڵەتین ئەمانە لە هەموو شوێنەکەەوە بانگەکرێن و ئێمە بەڕاستی ئەم بانگ هێشکردانە بۆیە ئەو توێژینەوە تازانەی کە کردویانە هەندێکیان توێژینەوەی تازایان کردو خۆیان خاوەنی توێژینەوە کرد
خۆیان سپیکەری بڵێن قسەکەری نێودەوڵەتی ئەو شتە نوێگەریانی کە هەیەە ئێمەمانوێت سوود لە ئەزمموی ئەوان وەرگین ئەوەی ئەوان هیانە لە توێژینەوەکانە ئێمە ژەمانوێ مناقەشیان لەگەڵا بکەین سوودیان لێ وەربرین هیوادارین ئەگەر لە مستەقبەلا بکرێ بە گایدلاینێک بکرێ بە گایدلاینێک لەگەڵ پزیشکەکانی خۆمانە و بکرێک بە شتێک هەم بۆ خوێندکارانی زانکۆ سوودی هەبێت هەم بۆ نەخۆشخانەکان و بۆ پزیشکانیشمان پزیشکە گەنجەکان هەمومان سوودی هەبێت کابێ جەناب دۆ سکرتێری کۆنفرانسەکە کە لێرە ئامادەی دەتوێت ئەو ئاماژەمان پێ بکە جگە لەم بابەتە زانستیانی کە لێرە ئەوترێتەوە ئێوە فێرە بنداوانەوە ئەوانیش لێوە فێر بن چکە بەڕاستی دوێنێ دکتۆر علی الحەلەبی کە یەکێکە لە باشترین پزیشکانی و دەوڵەتەکان لە بواری خەستەڕی دڵی مناڵانە باسیەوەی کروتی من نەهاتوم بۆ ئێرە کە تەنهاوانە بڵێمە بەڵکو هاتوون کە ئەزمون بگۆڕمەوە هەمووی وایە لە دنیاە کە ئێمە ئەڕۆین ئەوانی ژیان بۆ ئەزمون یان تۆ ئەزمون لە یەکتری وەرەگری سوود لە ئەزمونەکانی یەکتری وەرەگری بەڵێ ینی بابەتەکە ئەوە نیە کە تەنها وانە بێژنە دەوڵەتەکان زانست بن بە ئامادە بۆ عێراقیەکان بەڵکو هەردوو لە یەکتری سوود وەرەگرن ئێمە جاری وهەیە ئامادە بۆ عێراقیەکان کە خۆمان هەوانە خۆیان خاوەنی توێژینەوە تازەکەن بەڵێ یعنی توێژینەوەکە لەلایەن پزیشکانی خۆمانەوە کراوە کە بۆ یەکەم جار بێکراوە ئەو پزیشکێشی کە ئامادە ئەبێ لەگەڵمانە کە لە دەرەوە هاتووەکو میوان ئەو شتێک کە ئەبینە شتێکی تازەیە نوێ بۆ ئەویش نوێ ئەمە ئەتوانین سوودی لێ وەربگری ڕای زانستیە گۆڕیتەوە لێرە سوود وەرگرتنەکە لێرە سوود وەرگرتنەکە لێرە دوولایەنە ئەوە نیە تەنها وانە بێژنێ دەوڵەتێکە وانە بڵێتەوە بەڵکو ئەزمونە گۆڕێتەوە لەگەڵ گۆڕینەوەی بە دنیای لە مەسەلی دروستکردنی گایدلاینەکان ئەوەی کە بە زمانی ئینگلیزی پێڵەن ئادۆپشن یان ئەداپتیشن بڵێن بەکرداریکردن یاخود چەسپاندنی لە ڕاستیدا ئەم کۆنفرانسە دەکرێت هەنگایەک بێت بۆ ئەوەش هەموو کۆنفرانسێکە کرێ لە دنیاە هەموو کۆبوونەوەیەک تەرجەمەعێکی زانستیە کرێ ئەبێ هەدەفەکەی ئەوە بێت ینی کۆمەڵێک پزیشک کۆ ئەبنەوە کۆمەڵێک شتی نوێیان پێ ئەم شتانە بۆ نەخۆمان گایدلاینێکی کۆنمانەی ساڵی 2015 بوون کاتێک کە تۆ ئەگەڕی بە دوایە و شتێکی تازەکەی لە گایدلاینەکەیان لەوانەیە لە فەقەرەیەکە لەسەرەوە بۆ خوارەوە هاتو یەک نقطە بگۆڕی یعنی تۆ بەرهەمی ساڵێ 2 ساڵ کە خەریکەبی بۆ یەکە یەک نقطە بگۆڕی کە ئەو نقطەیە چەندێک گرنگە لە ژیانی نەخۆشەکەیان و لە ژیانی زانستی پزیشکانیشە ئەوەیە کە نوێگەریە دەمێت سەرستان بۆ ڕاکێش و مشەی گایدلاین کە جەنابی دکتۆر بەکاری هێنا واتای ڕێبەری کارکردن دێ هەروەک چۆن لە محکەمەکانە قانون هەیە کە محامی و حاکمەکان لەسەری ڕۆن ئێمەی پزیشکانیش ڕێبەری کارکردنمان هەیە کە لەسەری ڕۆین و ئەو وشە ئینگلیزی کە بەکار هات بۆیە کە ئێوە زۆر بەرچاو ڕوون بن دەربارەوەی کە بزانن ئەمە شتێکە دووبارە لە خزمەتی ئێوە و لە خزمەتی نەخۆشەکانمان سپاس دەکەم تۆ لە وشەگەری ینی زۆر باشتری لە سپاس بۆ جناب ڕاستکەرەوە بەڵام مەبەستمان لە چییە ئێمە ئەوە وەکو لایەنە قانونیەکەوە بووین کە باسی یاسات کرد ئەوەی ئێمە یاسای ئەوە نییە کە مەجای گۆڕانکاریتیان نەبێت بێگومان دائیمەن لە گۆڕانکاری لە نوێکردنەوە خودی یاساکانیش بەردەوام لە نوێکردنەوە بەڵام یاساکانیت لە پەرلەمانە نیوەکرێنەوە گایدلاینەکان لە کۆنفرانسە زانستیەکانە نیوەکرێنەوە باشە دکتۆر بابی مەسەر وانە بێژن نێوخۆیەکان هەر ئەمڕۆ حەوت وانە بێژی نێوخۆیتان هەیە ئەم وانە بێژن نێوخۆیانە خۆتان مانگەشتان کردوون بۆ کۆنفرانسەکە یان ئەوان پوختەی توێژینەوەکانە ناردۆ بۆ ئێوە ئەوان یەکەم جار خۆی بڵێنە زانکۆی سلێمانی زانکۆی هەولێر زانکۆی دهۆک ئەمانە خۆیان خاوەنی توێژینەوەی تازن ئێمە ئاگامان لەیانەکەم شتیان کردووە بۆیە کاتێک کۆمەڵی پزیشکانی کوردستان ئێمە ئاگامان لە یەکتریە و کاتێک کە توێژینەوەیکی تازاکەین یەکسەر علاقاتمان هەیە لەگەڵ یەکتریا بۆ کۆنفرانسەکە سوودی لێبین و بانگیانەکەین ینی ئەوان پێشتر توێژینەوەکەیان کردووە شتێکیان کردووە ئێمەش بانگیانەکەین ئەڵێن ئەم توێژینەوەی کە کردوتە بڵاوت کردوتەوە لە جۆرناڵێک لە گۆڤارێکی زانستی جیهانیە فەرمووە لەلای ئێمەش پێشکەشی کرد چۆن ئێمە کۆمەڵێک مەسەرەن لەوانەیە پزیشکمان هەبێت لەو کاتە ئاگای لێ نەبوو بێت نەگەڕابێت خوێندکارە تازەکان بە تایبەتی مەجای ئەویان نەبووبێتەوە بکەن لێرە ئەمە هەلێکی ئاسانە یعنی کاتەکەمان بۆ کورت کردوونەتەوە بۆمان کۆ کردوونەتەوە لە شوێنێکا و کاتوانن سوودی لێ ببین یعنی ئێمەش بانگێشتیان دەکەین چکەوان پێشترەوە شتیان کردووە ئێمە ئاگادار بوون لە گۆڤاری زانستیا بڵاو کراوەتەوە و کوردن پزیشکی خۆمانن هیچ توانایان باشە ئێمەش بانگیانەکەین بەڵام ئەوەیە کە کەوتونێتە ڕۆژی دووەم و پانێڵی ئەوەنەوە ئێمە هەندێک لە قسەکەرە بیانیەکانمان هەندێکیان بە هۆکاری تایبەت دەبێ بگەڕێنەوە ینی ئەمڕۆ بێ بگەڕێنەوە بۆ نمونە ئەمڕۆ کۆمەڵێکیان دەوە چێ سەعات 3 بگەڕێنەوە لە مەتار بن بۆیە ئێمە سپیکەرەکان ئەو بڵێن قسەکەرەکانی کە نێودەوڵەتی بوون میوانەکانمان هێنایە ڕۆژی یەکەمەوە زۆرینەیە یا کۆمەڵێکیان خستان بەیانیەوە هەر ئەوەش کە بۆ خۆی ماشەڵاتان لە وێلاتەکەتی میوانداریە کە هەمیشە میوان لە پێش ساحێب ماڵەوە باشە دکتۆر لە مەسەلەی ئەو پەنێڵانەی کە هەمانە بۆ نمونە دوێنێ تێبینی ئەوەمان کرد کە دەست بە
کۆنفرانسەکە کراوی زۆر سەرنجڕاکێش و تایبەت بە بابەتی زانستی دەستان پێ کرد و بابەتە ڕۆتینیە وتار خوێندنەوە و ئەمانەتان خستە تاقی ئێوارە ڕاستە سعات نوێی بەیانی دوێنێ ڕێک سعات نوێی بەیانی بەکسەر بە بابەتی زانستی دەستان پێ کرد و ئەمڕۆژ بەڕاستی یەکسەر دەستە پێ کرد بە بابەتی زانستی سعات هەشتنی بەڵێ بۆچی ئێوە ئەمەتان کرد کە حەستان کرد یەکسەر بە بابەتی زانستی لە بەیانی زوا دەست پێ بکەن لە باتی وتاری ئەوەی کە ئەو خەڵکانی کە بەرپرسن لە شوێنەکانە ڕاستیەکەی ئەوان خۆی دوو بەشە من ئەمان لە بابەتە زانستیەکە ڕێخەرە کۆمەڵایەتێکە و شتەکانی تر کۆمەڵی کەسی تر ڕێکیان زۆر ئەوان ینی لە نزیکەوە هۆکاری ئەویان زۆر بەڵام توانین بڵین کە زانست دایمەن لە پێشترە زانست لە ڕێکەمیز لەو قسە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لەوانەیە هەندێک لەو کەسانی کە بانگێشتمان کردوون و جەنابی وەزیر جەنابی پارێزگار جەنابی بەڕێوەبەری تەندروستی لەو کاتەیان نەیانتوانی بێ ئامادە و عادەتەن پێش ئەوش گەردەستمان کردایە بەو شتە لەوانەیە ناڵێم هەندێک لە میوانەکانمان هەبوو کە لە ئێوارە ئەگەڕانەوە ینی بەداخەوە کە نەیانتوانی ئامادەی حەفلەی هینەکە بەداخەوە ئەوە کۆمەڵی هۆکار بوو بەڵام ئەوە جەماعەتی بڵین سۆشیال کۆمیتی و سکرتێری کارە کۆمەڵاتەکانە بابینەوە سەر بابەتە زانستەکە لەگەڵ بەڕێستا ئەوەی کە لە بەردەستی منایە تێبینیم کرد کە دەستان پێ کردو یەکەم بابەتی زانستیان دەربارەی ڕەشانەوە بووە لە مناڵانە vomiting in children approach and management شێوازی پێگەیشتنەوەمانە و کۆمەڵێک بابەتان هەم بۆ دەرباری نەخۆشەکانی دڵ کە دوێنێ هەردوو میوانن دەوڵەتەکەمان دەرباری نەخۆشەکانی دڵ قسەیان فەرموو لێرە حەزەکەم بەڕێزت دەرباری بابەتەکانی تر بفەرموویت بۆ نمونە جگە لە نەخۆشەکانی دڵ لەم کۆنفرانسە چیتر باس کراوە خۆی ئەم کۆنفرانسە کە کرا ئێمە لەسەر دوو ئاست کردمە ئاستی یەکەمیان هەموو نەخۆشەکانی مناڵان بە شێوەیەکی گشتی ئاستی دووەمیان پسپۆڕیە وردیەکانی بەشی مناڵان بوو یعنی ئێمە ئەوانەی کە بانگێشتیشمان کردوون هەر یەکێک لەو پزیشکانە پزیشکی مناڵانە پاشان چەند ساڵێک 3-4 ساڵی تر خوێندوێتی پسپۆڕێکی وردی هێناوە لەو بوارەیە بۆ نمونە کە باسی ڕەشانەوەمان کردووە ئێمە ڕەشانەوە بەگشتی باسەکرێوەکو نەخۆشەکانی مناڵ هۆکاری زۆرە هۆکارەکانی زۆر زۆرە ئەو پزیشکی کە پێشکەشکاری ئەو محازەرێ بوو پسپۆڕی وردی هەیە لە جیهازی هەزمی مناڵانە کۆندامی هەرسی مناڵانە بۆیە ئێمە چیمان کردووە ناڵێم ئەوەی کە کردومانە تەرکیزمان لەسەر پسپۆڕیە وردیەکان کردووە ئەوەی کە تازە هەبێت شتێکی تازە هەبێ بۆی باس کردوون ئەوەشی کە بە شێوەیەکی گشتی بێ بۆ ئەو پزیشکانی گشتی مناڵان پزیشکانی هەناوی مناڵان ینی بابەتەکەونە تاقید نەکراوە بۆی هەردوو لاسوودی لێ ببینێ ئەوەشی کە لە بابەتی بە توێژینەوە کردوێتی و بڵاوی کردوێتەوە ئەوەشی بۆ باس کردوون ینی ئێمە تەرکیزمان لەسەر پسپۆڕیە وردیەکانیش کردووە ینی نەک بەتەنها مەسەلەن کۆندامی هەناسە بەشی مناڵی تازە لەدایک بوو ئەوانەی کە تازە لەدایک بۆکان نەبەکامەکان ئەمانە دکتۆری تایە کە تایبەتە بەس ئەو ئیشاکە لە میوانەکانمان هەمانە پسپۆڕی وردی دڵی مناڵانی هەیە هەمانە پسپۆڕی وردی لە کۆندامی گلاند و کوێرە ڕژێنەکانە ینی ئەمانەی هەمووی تایە ئەوەی کە نەخۆشە مێتابۆلیزمەکانی دکتۆر بێگومان ئەوەشی کە زۆرجێ سەرنجڕاکێش و دوێنێش دکتۆر تارە عەلی بابان کە هاوپیشەی بەڕێستا میوانمان بوو لێرە باسمانەوە کرد کە کۆمەڵێک پسپۆڕیش لە دەربارەی خۆراک و گەشەی مناڵ و لە قەڵەوی و لە کەمکێشی مناڵانی شا لێرە میوان بوون هەر دوێنێ دکتۆر ئاسۆ کە ڕێخەری گشتی کۆنفرانسەکەی و هاوڕێ هەردووکمانە ئەوەی فەرموو کە پێرێ وەرکشۆپێکی زانستیتان هەبوو کە بەڕاستی بۆ من جێگەی سەرسوورمان بوون کە چ پزیشک بەشداری بکەن و پارە لە پزیشکەکان وەرنەگیرێ و ئامێرەکانیشان بۆ دابین بکەن و مەبەستیشتان لەمە ئەوە بێت کە ژیانی مناڵانی تازە لەدایک بوو ڕزگار بکەن دەمەوێت کەمێک لەسەر وەرکشۆپە قسەی زیاترم بۆ فەرمووت بەڵێ بەسپاسەوە دکتۆر یەحیا ئیساوی کە پسپۆڕی وردی هەیە لە نەخۆشیەکانی مناڵانی تازە لەدایک بوو لەگەڵ چاودێری چڕی مناڵان دکتۆریشی عراقیە دکتۆر ئەمە ئەوەیە کە لەناو خەڵکاتە لە خودت بەڵێ نیونیت ینی نیونیت تازە لەدایک بوو بەڵێ لەگەڵ مناڵی تازە لەدایک بوو ینی کاتی خۆی ئەوانەی مناڵی نەبەکامەکان نەبەکامەوەی کە لە پێش لەدایک بەڵێ ئەم ئێمە وەرکشۆپە لەسەر چی بوو بەڕاستی لە وڵاتی ئێمە لەوانەیە هەندێک شت هەبێت کە تۆزێک کێشەمان هەبێت یەکێک لەوانە کە ئامێری هەناسەدانی دەستکردن بە تایبەتی بۆ ئەو تەمەنە لە گەورەیە لەوانەیە کێشێکی وامان نەبێت چونکە هەم ئامێرەکە فەرقی هەیە
ئامێرەکە فەرقی هەیە ینی ئەبێ لە خواردە کیلۆ بخوێنێتەوە ئەمە یەکێک خۆشحاڵی و نەخۆشخانەی مناڵان دوو ئامێری وای دابین کردووە کاتێکە ئەو پزیشکە بە ڕێزە بینی وتی من لەو سەتەرێکی ئیشی تیاکەم لە ئیماراتە ئەوەی ئێوە لە پێشترە ئامێرەکەتە ماشەڵڵا و زۆر سوپاسی بەڕێوەبەری مشتی تەندروستی سلێمانی تۆسەباحەکەی کە لەگەڵ تۆر پشدەرا بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان کە ئەو ئامێرانیان بۆ دابین کردی ئافرین و دکتۆر یحیا کاتێکە بینی زۆر سەرسام بوو پێی بەڕاستی و بەڕاستی وەکو چۆنڵی هاند ئۆن عملی لەسەر ئەو ئامێرە یەکسەر دەستمان کرد بە ئیشکردن ئەو شتانی کە تازە بوو بە نسبەتی ئێمە ئەو شتانی کە تازە بوو هەر خۆی لەو بوارەیە ئەو پزیشکە بەڕێزە توانی لە کۆی چل دکتۆری گەنج یعنی پزیشکی پسپۆڕ و پزیشکی نیشتەجێی دێرین هەمووی بەشدار بوو سوودێکی باشمان لێبینی پێش ئەوە بە چەند ڕۆژێک بە محازەرات و بە ڤیددیۆیی لەگەڵمانە بوو ئەوە نەبوو ئیشی یەک ڕۆژ بێت و یەکسەر بێ ئەوە بکە پێش 2 هەفتە هەمووی لە ئامادە باشییا بوو لەو ڕۆژەیە کە وەرکشۆپەکەی بۆ کردین بە شێوەیەکی عملی پراکتیکی لەسەر حاڵەتەکە تەطبیقمان کرد بۆتان باش ئێوە لەو پێش بە تیۆری لە ڕێگەی ئۆنلاینەوە محازەڵەتان وەرگرت بەڵێ کە جەنابی دکتۆر تەشریفێنە سلێمانی بە شێوەی عملی لەسەر ئامێرەکان هەرچ پزیشکەکە دووبارە ڕاهێنانتان وەرگرت ئەی دوای ئەوەی کە گەڕایەوە هێشتا ئەم ڕاهێنانە بەردەوامە بە شێوەی ئۆنلاین هەر بەردەوامە خۆشحاڵی و سوپاسێکین گروپێکی وەتسەپی بۆ دروستکردین باشە ئەمێنێتەوە لەگەڵمانە ئامادەیە لەگەڵمانە هەر کاتێک ئەگەر نەخۆشێک پێویستی هەبێت لە ڕێخستنی ئامێرەکەیە سێتینگی ئامێرەکەیە هەرچێکی هەبێ هەر پرسیارێکی زانستیمان هەبێ لەگەڵمانە ئەمێنێتەوە یعنی ئێمە هەر پرسیارێکمان هەبێ بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆی ینی بەڕاستەوخۆی لە ڕێگەی خۆی و ڕاستەخۆ پێی بڵین یان لەناو گروپەکەیە مناقەشەی بکەین مناقەشێکی زانستی بکەین گروپەکەمان بەکراوی ماوەتەوە و ئەتوانین سوودی لێ وەربگرین هەرچی پزیشکەکە خەڵکی سلێمانی یان بڵێن سلێمانی کار ئەکەن یان هەولێر و دوهۆک و ناوەڕاست و باش و عێراقیشی تێیە لە سلێمانی کاریانە کرد چونکە ئێمە هەندێک لەو پزیشکانە بەڕاستی نەیانتوانی ئامادە بن لەو ڕۆژەیە بەهۆی ئەوەی کە بڵین ئێوارە گەشتن بەڵام ئەمە ئەم ساڵ لە سلێمانی واکراوە 3 ساڵ 4 ساڵ لەمەوە پێش کاتێک لە هەولێرکرا لە هەولێر بوو بەو شێوەیە ئێمە هەموو ساڵێک کۆنفرانس لە شوێنێک کرێت جارێک لە دووەک لە هەولێر لە سلێمانی ئەم ساڵ لە سلێمانی بوو بەهۆی کۆرۆناوە دواکەوتووە ساڵانی پێشووت ئەو پزیشکە بەڕێزەمان هەر لەگەڵا بووە لە هەولێر هەمان شتی کردووە ئەو کاتەش بەهۆی ئەوەی کە کاتەکەی پێش کۆنفرانس بووە هەندێک لە پزیشکانی ئێمە نەیانتوانیوە بۆ یە کار ئاسانیمان کردووە ئەم ساڵ لە سلێمانی بوو پزیشکانی سلێمانی بوو ساڵێک تر لە هەولێرە بێ پزیشکانی هەولێر لەگەڵا بن ساڵێک تر لە دوهۆگە بێ پزیشکانی دوهۆک لەگەڵا بیرمە هەرم کۆنفرانسەی ئێوە وا بڕیاربوویان مانگی چوارم وا مانگی 4 مانگی 4 2020 ئەنجام بدرێت بەڵام ئەو کاتە لە کەرنتینە بووین بۆیە ئەنجام بەڵێ ئێمە حتا ساڵی پاریش کە بۆیە نەمانتوانی هەندێک لە میوانەکانمان نەیانتوانی ئامادە بن بۆی بارودۆخی کۆڕۆنا و باشتانەکە خۆ دەزانی کۆڕۆناش بەو شێوەیە نەبوو ئێمە بتوانین قەراری لێبین کۆ ببینەوە لە شوێنەکە دروستە ئێستاش بەڕێکارە خۆپارێزیەکانەوە توانیمانەوە کۆبوونەکە دروستە جەنابی دکتۆر ئەمێ پرسیاری وەکەم هەر دەربارەی ئەم وەرکشۆپەکە بەڕاستی زۆر جێگەی سەرنج بوو ئێمە و گرنگێکی زۆری هەیە لە ڕزگارکردنی ژیانی مناڵانەکە کەس نازانە مناڵی چێ سوودی لێ وەرەگرێ مناڵی هەر کەسێک هەر مرۆڤە لەگەڵ ئامری هەناسەداین دەستکردە ئێمە لەگەڵ کۆرۆنایە ئەم وشەیەمان زۆر بەزەقی بیست ئەوانی کە لە دەرەوەی بواری پزیشکین پێشتر نیان بیست شتێکی پێڵەن ئامێری هەناسەداین دەست کرد بەڵکو لەگەڵ پەتای کۆرۆنا و لەگەڵ پەرسەندن و لەگەڵ بڵاوبوونەوەی پەتاکەیە ئەم ئامێرە هاتە بەرجۆمان و بیستمان دەمەوێتەوە بزانم بۆ بینەرەکانم زەحمەت کێشی ڕوونی بکەیتەوە ئەم ئامیر هەناسەداین دەستکردە کە لە مناڵانە بەکارەهێنرێ تەنها بۆ مناڵانەیە کە تووشی کۆرۆنا بوون وەزعیان خراپە یان وەکۆی کە فەرموود بۆ مناڵانی تازە لەدایک بوو مناڵانی پێشوەختە لەدایک بۆ سوودی چییە مامێرە خۆی ئامێری هەناسەداین دەستکرد دەمێکە هەیە یعنی ئەگەر لە تاریخا بگەڕێتەوە زۆر کۆنە تاریخەکەی حتا ئێمە ئەو پزیشکە بەڕێزە بۆی باس کردین کە لە ساڵی ئەگەر هەڵە نەبم لە ساڵی پەنجاکان و ئەمانەوە ئەوەی کەسێک کە داهێنەری بۆ چۆن ئیبداعی شتەکەی کردووە چۆن فکرەکەی بۆ هاتووە و بەم شێوەیە کۆنە ئامێری هەناسەدانی دەستکرد لە چاودێری چڕی مناڵان چاودێری چڕی گەوران لە مناڵانی تازە لەدایک بووە بەکار هاتووە ینی هەر هەبوو ئەم شتە بەڵام بۆچی لە کۆرۆنایەوە بوو لەبەر ئەوەی کۆرۆنا نەخۆشیی ڤایرەسی بوو خێرا بڵاو بووە خێرا تەسیری کردە سەر کۆندامی هەناسە و هەناسەی وەستان ئەم ئامێری هەناسەدانی دەستکردە یارمەتی ئەوەی ئەیە کە ئەو نەخۆشە گەر سیەکانیشی نەتوانێت هەناسەی باش بە یارمەتی سیەکانی ئەیە بۆیە چی کرد ئێمە لەم کاتەیە
کە لە کۆڕۆنای زۆر بڵاو بۆ و شەریکاتی عالەمیش لە ئەمریکا شەریکەی فۆرد کاتێکە زۆر زەختیان لێ کرد کە ئەو شتە دروستکەن عەدەدی ئامێرەکان کەمتر بوو چۆ تۆ کاتێک کە حاڵەت مستەقر بێت ئیستیقراریەت هەبێ عەدەدی ئەو نەخۆشانەی هەیە بۆ شێوەیە زۆر نییە لە کاتێکا کە تۆ لە ساڵێکە بۆ نمونە 50 نەخۆش هەبێ 100 نەخۆش هەبێ پێویستی بە ئامێری هەناسدانی دەستکرد بێت جاری وا هەبوو لە ڕۆژێکە لە سلێمانیان لەوە 1000 کەس پێویستی پێ بوو دروستە یعنی ئەمە وای لێ کرد کە ئەم ئامێری هەناسدانی دەستکردە لە میدیا و لە هەموو شوێنەکانە بڵاو بێتەوە و لە میدیای جیهانیە بڵاو بوو کاتێکە لە وڵاتیشی وەکو بەریتانیا عینایەکی هەبوو چاودێریکی چڕی هەبوو کە 20 نەخۆشی گرتووە پێویستی 20 ئامێری هەناسدانی دەستکردی هەبوو لەو نەخۆشخانەیە 50 نەخۆش 100 نەخۆش هاتووە داغڵ بووە لە ڕۆژە پێویستی بۆ ئامێرە هەبوو بۆی ئەمە بووە هەڵایەکی ینی ئیعلامی و گەورە و بڵاو بۆ لە جیهانە کە ئەمانە ناتوانن پێویستیان بە ئامێری هەناسدانی دەستکردێ اینە ئامێری هەناسدانی دەستکرد هەر هەبووە هەر بەکار هاتووە پێش کۆڕۆناش هەر هەبوو ینی بە تایبەتی بۆ کۆڕۆنا بەکار نەهاتووە لە زۆر بواری جیاوازە بەکارێت ئەوەی کە تەسیب کات سەر کۆندامی هەناسە و نەتوانێت نەخۆشەکە خۆی پێویستی بە شتێکی دەستکرد کە بێ یارمەتی سیەکانی بە لەو حاڵەتانە بەکارهێنێت اینجا جەنابی دکتۆر ویستم پرسیاری ئەوە بکەم کە ئەوە زۆر جێگەی خۆشحاڵیە کە ئەو دوو ئامەریک ئێوە هەتانە لێرە لە نەخۆشخانەی دکتۆر جەمالە ئێمە ئەم دوو ئامێری هەمان ئێمە ئامێری ترمان هەیە بەس ئەم دوو ئامێری هەمانە بڵێن هەرە ڤێرژنە تازەکەیەتی هەرە ڤێرژنە جاویستم پرسیارەوە بکەم بڵێم دوو ئامێرمان بەسە بۆ مناڵان بە دڵنیاییەوە ئێمە لەوانەیە پێویستیمان بە لە هەر شوێنێکی ئەم کوردستانەیە لەو بەشەی ئێمە پێویستیمان بە 20 ئامێر هەبێت زیاتر لە چاودێری چڕی مناڵان کەەوە پێوتری عینای ڕەکەزەی مناڵان ینی گەورەتر لە بەشی شوشە بۆ مناڵانی کە لە سەر و یەک مانگەون هەتا کۆگەنە 18 ساڵ ئەمە ئەوانەی لە 18 ساڵ بەرەو سەرۆکە پێوترێ پێگەشت و چاودێری چڕی گەورانی پێوترێ ئەمان هەمووی پێویستیان پێ بەڕاستی ینی لەوانەیە تۆ هەتا ژمارەێکی زۆرترت هەبێ باشترێکە بۆی لە حاڵەتە نەخوازراوەکانە ئەگەر حاڵەتێکی کتوپڕ هەبوو خەڵک پێویستی پێبوو تۆ بەکاری بین ئەمە پرسیاریەوە بکەم ئامێری هەناسەدانی دەستکرد کە ئەم گرنگی هەیە و دەکرێت ژیان ڕزگار بکە وەکو هەمیشە ئاڵێن خوا بە مناڵەکانمان تاقیمان نەکاتەوە کە کارێکی ئێزگار زەحمەتە بەڵام ئیترێەوەی پزیشکانیش لە دوای ئیرادەی خوا فریشتە ئاسا فریای مناڵەکانی ئەم و هەموو کەسێگەکەون ئەگەر وەڵامێکی ورد و بە ئیسراحەتی خۆت کاتەکە بەکاربێنە لەم بابەتەیە پەچوانی هەموو بەردەمەکان تۆکانان دکتۆر وەڵامیشی کورتمان بەرەوە وەڵامێکی زۆر ئیسراحەتم بەرەوە ئەم ئامێری هەناسەدانی دەستکردە واز بە لە کۆڕۆنا بێنە کە ئەیکێکی لەوانە سوودی لێ وەرەگرین بۆ کام مناڵانی خوار 18 ساڵ زۆر سوودی هەیە کامانن ئەو مناڵانی کە دەکرێت سوود لەم ئامێرە وەربگرن و چکە من ئەزانم ئەم ئامێرەکە کڕیوتانە زۆر گرانە ئەوانەی تریشکە هاتانە زۆر گرانە سپیکەرەکە کە هێناوتانە و کەسێک کە وانە بێژ لە سەرم بابەتە پارێکی زۆرتان ناوەتێ و ئابێ دوایش کە ڕۆژتەری سامپارێکی زۆری بنێ لەبەرەوەی کە هەوڕێکم هەیە ئەڵێ لە هیچ شوێنێ زانست بە خۆڕایی نیە لەبەرەوەی کە ئەبێەوە پارەبن کامانن ئەو مناڵانی کە دەکرێت سوود لەم ئامێری هەناسەدانی دەستکردە وەربگرن و ژیانیان ڕزگار یەکەم کە مناڵ لە دایکە بێت تازە لە دایکە بێت ئەگەر پێویستی پێ بێت نەتوانێت چکە منداڵی بە تایبەتی نەبەکەم منداڵی نەبەکەم کاتێک کە لە دایکە بێت سیەکانی پێ نەگەشتووە وەکو وایە تۆ میوەیەکی هەبێ پێ نەگەشتوێ تامی خۆی نایە سیەکانی پێ نەگەشتووە ئەم سیەکە نەتوانێت کە ژیانی ئینسان لەسەر چی لەسەر هەوایە لە ڕێگەی کێوە لە ڕێگەی سیەکان ئەگەر نەتوانێت ئەمە باش ئیش بکە ئەبێ ئامێرێکی هەبێ یارمەتی بە بۆ سیەکان لەگەڵ کۆمەڵێک شتی ترا بە تەنها ئامێرەکە نییە تەبە این تۆ بێ بزانی خواردنی مناڵەکە شیر خواردنی ئەو کانزا و خوێنەی کە لە شێتە بێ و تەنزیم کرێ ڕێکخرێ ئەگەر التیاباتی هەبێ نی بێ ئەمانە هەمووی بەیەکەوە ئەوە نیە بڵێن ئامێری هەناسەدانی دەستکرد بە تەنها ژیانی کەسەکەمان بۆ ڕزگارەکە یەک پاکێجە بەیەکەوە ئەبێ هەر هەمووی بەیەکەوە بێ ئێمە هیوادارین و هیواخوازین هیچ کەسێک و هیچ مناڵێک پێویستی بەم ئامێرە نەبێت ئامین یا ڕەبی کاتێک کە گەیشتیتە سەر ئامێرەکە ڕاستە کۆمەڵێک باش لە نەخۆش ئیستیفادەی لێکا سوودی لێبینێ بەڵام گەڕانەوەی سیەکان و بۆ ئەو ئیشەی خۆی بەبێ ئامێرەکە گەڕانەوەی ئەوەش قورسە دکتۆر جگە لە بابەتی زانستی مۆدێرن کە جەنابەت پسۆرەکە دەبوارە و زۆر بە ڕوونی و بە باشی ئاماژت پێدا ئەوەی کە لە زانستە
کۆنەکانە هەیە بە تایبەتی زانستێکی وەک ئاروێدا کە زانستی پزیشکی کلاسیکی هندیەکە لەم زانست و پزیشکی ئێمە زۆر کۆنترە توانین قومێکیش ئەو خۆت و هەتاوکن پرسیارەکە لەو زانستە ئەمەژە بۆ دراوە کە دەڵێت 4 ڕەگەز هەیەیان 4 توخم هەیە کە ئینسان پێگەینە کە بریتین لە هەوا ئاگر ئاو خاک خاک ئێمە لە زانستی پزیشکیە بە کانزاکانە ناسی ئاو ئیترەوەیە کە خزمان خزمەتەوە قومێ بخۆیتەوە ئاگریش دووبارە ئەو وزەیە کە لە خواردنەوە وەرەگریت و هەواش ئەوەیە کە لەسەر ئامێر هێناسەدانی دەستکردەکەیە بەڵام من وا تێگەیشتم لە بەڕێزت کەم ئامێر هێناسەدانی دەستکردە تەنها بۆ ئۆکسجین و بۆ هەناسەدا بەکار نادرێت بەڵکو تەواوی پاکێجەکە ئاگرێتە خۆی ناتوانین بڵێم هەموو پاکێجەکە بگرێت بەڵام ئێمە یەکێک لە ڕەگەزە ئەساسیەکان هەوا و هەناسەیە وایە دروستە چونکە ڕەگی ژیانە هەناسە ئەوەی کە باست کرد ئەمە بەشێکە لەوە ینی بۆیە ئێمە ئەگەر هەوا نەبێ هەر لەو شوێنەیە سیەکانیشمان ئیش بکە هەرخینکی سوودی نیە دروستە بۆیە ئەگەر هەوا هەبێت و سیەکەت ئیش نەکە کەواتە چی هاتووە ئامێرێک هاتووە کە یارمەتی ئەم حاڵەتەمان چۆن ئامێری دەستکردی مثلەن ئەوەی هەندێک نەخۆش پێویستی بن ئامێری دەستکردی هەیە دڵ یارمەتی باتەوەکو دڵی بۆ زەراکری ئەمە ئامێرێکی هەناسی دەستکردە بەکارهێنرێ بۆ ماوەیەکی کاتی هەتا ئەم سیە بگەڕێتەوە جێگی خۆی ئەگەر نەگەڕایەوە جێگەی خۆی لە وڵاتانی پێشکەوتووە سیەکە زەرعکرێت سی ئەگۆڕێت هی مناڵان کەمتر گەورە حەجمەکە ئێمە حەزمی سیەکە مهمە هەر بۆ مناسبەتەوە دکتۆر ئارام ئەوان ئێستا و کارە ناکەن لێرە ئارامباران کە پزیشکی پسپۆری بۆ پرۆفیسۆری ئێستا بەڵێ لەوانەیە توانیان هەبێ ئەو ئیشە بکەن بەڵام ئامێرەکانمان لێجارێ نەک ئامێرەکان چکەمە تیمێکی گەورەی ئەوێ یعنی تۆ تەنها بە تەنها ئەوە نیە ئەو پزیشکە ئیشە بزانێت مەسەلەن تۆ خەستەخانەیەکی تایبەتەوە نێرسینگ ستافی پەرستانی باشداری تایبەتی ئەبێ یعنی ئەمە ئیشێکە من لەو بوارەیە دایمەنەڵێم ئێمە پزیشکانمان دەتوانە بەڵام پزیشک بە تەنها ئەم شتە ناتوانێت بکە سیستمە کاری دەستە جەمعیە دروست کارمەندە سیستمێکی دایرەی سەحەیە وەزارەتی تەندروستیە حکوومەتە یعنی ئەمە ئەبێ هەمووی بەشدار بێ لەو شتەیە ئەگینا بە تەنها کەسێک بڵێ ئەو پزیشکە بە ڕێزەکە دکتۆر ئارام باست کرد ئەتوانێ بیکە لەوانەیە ئێستا توانی بێتی ئەو ئیشەی کردبێت لە دەرەوە کردبێتی بەڵام ئایا ئەتوانێت لێرە بیکە ئەوەی کە باسم کرد ئەمە سیستمێکە ئەبێ هەر هەمومان ئێمە شخص جیاوازە سیستم جیاوازە ینی هەر پزیشکێکی ئێمە ببوورە کە باسی یەکەم لەوانەیە ئەگەر نتوانێت هەنی ئیش بکە لە وڵاتی ئێمەیە هۆکارەکەی بە تەنها خۆی نییە سیستمەکەی دروستە تۆ ئەو پزیشکی ئێمە بۆ ئەتوانێت هەیە گەر بچێتە ناو وڵاتێکی ئەوروپیەوە کە سیستمێکی تیا هەیە و هەموو شتێ ڕێکخراوە توانێت ئیشە بکە ئەو پزیشکە بێنەرەوە بۆ کوردستان لەوانەیە نتوانێت ئەو ئیشە بکە ئەو ئیشەکە ناتوانێت بیکە معنای نییە نایزانێت معنای نییە کۆمەڵێک شت هەیە یەک پاکێجی گەورەیە کە لە حکوومەتەوە بۆ خوارەوە یعنی ئەمە هەمووی ئەبێ بەشدار بێ لەو شتەیە ئەنجا توانێت ئیشە بکە هەر بۆ مناسبەتەی باسی هەوامان زۆر کرد و باسی سەفەرمان زۆر کرد من مانگە زیاتر وەرچوون نەکردەوە کەی بچین بە هۆرامان تۆزێک هەوایە و ناوە هەڵمژین بێتەوە وڵایتر ئێستا ساردە بەس خۆشەکەی لە ساردەکەیە کەی سەرما بردەڵەت ناوێرم وادێ بەمێ هاوین کێڵێ ڕۆی لە خزمەت سپاس خزمەت لە منەوەکەوە بیانی من لە جەنابەت زیاتر ئەچمە هەورامان لەوەچێت تۆ زیاتر بڕۆی من لە وەرزە سەرماکانە ناچوە من بە پێچەوانەوە زۆرتر لە سەرماکانە حەزم لە فێنێک نەبێ ناڕۆ کاکە بۆ گەرماکە بۆ تۆ سەرماکەش بزان خۆمەڕەوە بەیەکەوەرە چین بەسەر چاو ئینشاءالله خزمەت لەمنەوە جەنابی دکتۆر هەر بەردەوام بوون لەسەر ئەم بابەتە ئەو وەرکشۆپی کە باسمان کرد کە ئەم هەموو گرنگی هەیە کە لە هەموو بوارەکانە سوودی خۆی هەیە تەنها وەرکشۆپ بوو کە لەم کۆنفرانسا پێشکەش کرا خود نا وەرکشۆپی تریشتان هەبووە نا تەنها وەرکشۆپ تەنها وەرکشۆپ بوو وەرکشۆپ ئەوەیە کە تۆ محاضراتێکی زانستی و بە عملیش تطبیقیەکەی ئەو پزیشکانی کە بەشدار بوون بەشدارە بن لە شتەکە لەگەڵتا لە کۆنفرانسان شتە ئێمە ناتوانین بیکەین کەسێک کە قسە ئاکاتەوە گوێگریت و ئەوە مناقەشەی زانستی ئەکرێ ئەوە شتێکی جیاوازە وەرکشۆپ ئەوەیە کە تۆ ئەگەر هەست بکەی لە بەشێکا کە پێویستیت پێێتی ئەبێ ڕۆژێک دوو ڕۆژ پێشەوە ئێمە حەزمانەکە وەرکشۆپ زیاتر بووە ئێمە حەزەکەین وەرکشۆپەکان بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ کۆتایی نێ حەزەکەین بەسەرەن چەند ڕۆژێک بەردەوام بێت هەتا بەردەوام بێ سوودی زیاتر بۆ ئێمە هەیە و زیاتر زانستی لێوە وەرەگری شتی تازەی لێوە فێرەبی و ئەو دکتۆرانی کە بەشدارە بن زۆرترین کات چانسی دووبارە بوونەوەیان هەیە کە عملیان ئەو شتە تطبیق بکەن بەڵام ئێمە وەرکشۆپەکە تەنها یەک ڕۆژ بوو پێش کۆنفرانس بۆیە ئەڵێم هەر خۆی ئەوەش کە من بینیمە سەر بنۆک پزیشکێکیدان کە ڕۆمە
کۆنفرانسە نەدەوڵەتیەکان بابەتە زۆر گرنگەکان پێڵەن پری کۆنفرانس یان پری کۆنگرس خەنە پێش کۆنفرانسەوە لە بەرەوەی کە ئەوەندە گرنگە کە چەندێک کۆنفرانسەکە بۆ قورسایی خۆی هەیە گرنگی خۆی هەیە بەڵام پری کۆنگرسیش دووبارە ئەگەر لە کۆنفرانسەکە قورستر و گرنگکردن بە بارتەقای ئەوە قورسی و گرنگی خۆی ئێمە لەوانەیە بڵین بۆ پزیشکە گەنجەکانمان پزیشکێ دێرینەکانمان ئەوە زۆر گرنگترێکە ئەوە زۆر گرنگترێکە چونکە لەوانەیە ئەو پزیشکە ئەگەر لەم محاضەرەی ئەمڕۆ ئامادە نەبێ ئەتوانین ئەو محاضەرەی بینین ئەتوانێت جارێکی تر بە ڤیدیۆ کە هەمانە گوێ لێ بگرێتەوە بەڵام ئەو وەرکشۆپە ئەبێ خۆی بەشدار بێت یانە ئەبێ خۆی دەست بجوڵێنێ لەسەر ئەو شتێکە هەیە ئەگەر هەر بە ڤیدیۆ سەیرەکەی لەوانەیە لە یوتیوب لە هەموو شوێنێکی دنیا ئێستا تەکنۆلۆژیاوە فراوان بووە بتوانی هەموو شتەکانێ بۆ بێنێتە ناو ماڵەکەی خۆتۆ بەردەم شاشەکەی خۆت بەڵام عملی تەطبیقکردن و ئەوە بە شێوازێکی زانستی لە وەرکشۆپا زیاتر باشە جا دکتۆر ئەوە وەرکشۆپەکە گرنگە لەبەروی کە کاری دەستی تێدا منیش پزیشکێکیدان زۆر باشە زانم کە کاری دەست و ترینینگ بەتەنها وەرکشۆپ ترینینگی دوور و درێژ زۆر استفاده ڕاهێنانیش هەڵبەت یەکەم جار بە ڕاهێنان بۆ سێ مانگ ڕاهێنانەکە 6 مانگ ڕاهێنانەکە ڕاهێنان وەگەر بەست لە ئیمپاومنت بێ ئەمە بڵین وشەی ڕاهێزانی بۆ بەکارهێن ڕاهێنان و ڕاهێزان فێرتەکە ڕاهێزان بەهێستەکە دکتۆر هەر دەربارەی ئەم بابەتانە کە باسمان کرد ئەمڕۆ جومعەیە بەدەست من گوایە سەبەر بێک لە تێوێڵە و بیارە و لەو منتیقایە سەر پیاسەیەکوانە کرد چ نەزانم تۆ سەرماتە بەڵام قۆسەڵەکەی خۆم هەیەی ئەو کاتە بەڵام ئەمڕۆ من وەکو میدیا ئەرکەکەمەوەیە کە لێرە ئامادە بوو لە خزمەتی بینەرەکانە بم دکتۆر کۆیان جگەلەوەی کە سکرتێری کۆنفرانسە ئەبێت ئامادە بێت بەڵام وەک پزیشکێکی مناڵان بۆ لە ماڵەوە بۆ خۆت نەخۆتویت و هاتووی لێرە ئامادابیت و خۆت لە خەو لە ئێسراحەتی هەینی کردووە چ گرنگیەکی هەیە بۆ ئێوەی پزیشکانی مناڵان ئامادەبوون لەم کۆنفرانسە لە ڕاستی پرسیارەکە زۆر جوانە ئەگەر من سکرتێریش نەبوومایە هەر پزیشکێک بوومایە ئامادەی ئەم کۆنفرانسە نەبوومایە کەواتە بەشێک لە ئیشە پزیشکەکەی خۆم لەدەست داوە یعنی وەکو ڕەوشتی پزیشکی ئەگەر تۆ لە شارەکەتە لە هەر شوێنێکە کۆنگرەیەکی زانستی هەبێ پزیشکی بێ لە بوارەکەی خۆتا بێت ئامادە نەبیت ئەبێ خەلەلێک لە خۆتا هەبێت خەلەلێکی هەبێت یا ئەم وەکو وتم ئەمانە هەمووی توێژینەوە هێشتی تازەیە تۆ ڕاستە ئەتوانی لە شوێنی تریشەوە وەری بگری ئەم سەرچاوانە چونکە زانست سنووری بۆ نیە لە هەموو شوێنێکەوە ئەتوانی سەرچاوی زانستی وەرگری بەڵام کاتێک کە تۆ پزیشکێک خۆی خاوەنی توێژینەوەیەکە ئامادەیە لێرە توێژینەکەی بخوێنیتەوە هەندێک پرسیار دەبێ تۆ خۆ پزیشکە نبینی ئەگەر ئامادە نەبی بەڵام کە ئێستا خۆی ئامادەیە لێرە ئەو پرسیارانەی کە لەلا دروست بووە هەموو پزیشکێک هەموو ئینسانێک کە ئەخوێنێتەوە کۆمەڵی پرسیاری لەلا دروستە بێ یعنی مطیع نییە بەشتەکەەوە ئەبێ پرسیاری لەلا دروست بێ ئەو پرسیارانەی کە لەلای دروستە بێ لە کۆنفرانسەکە ئەتوانێت پرسیارانە بکات لەو کەسەی کە ئەو شتەی کردووە بۆیە ئەمە چیە کات یعنی ئەتوانێت ببوورەمە دکتۆر ئەوەی کە جێگەی سەرنج بووە من لێرە بابەتێکە بینم کە ئەمڕۆ سەعات 9:50 خولەک پێشکەشەکرێت وەک زەنگێک وایە لێدرا لە پێشکردنەوە ڕاستی updated guideline on management of pediatric hypertension نوێکردنەوەی ڕێبەرزانستیەکانی کارکردن دەربارەی جڵەوگیری بەرزەفشاری خوێن لە مناڵانە بەرزەفشاری خوێن بەڵێ ئەمە زەختی پێڵین بۆی زەخت لە مناڵانە زەخت بەڵێ بەڵێ عینیۆکو چۆن گەورە ساڵان تووشی بەرزەفشاری خوێنە بێ ئاژ مناڵان تووشە بن بە دڵنیاییەوە ئەو نەخۆشانەی کە هەمانە شەکرە زەخت ڕەبوو نەخۆشیە درێژخایەنەکان لە مناڵانی شەتەواجودیانە بوونیان هەیە هەموو نەخۆشیە درێژخایەنەکان ڕەبوو یەکەم نەخۆشیە کە بڵین نەخۆشیێکی باوە لە مناڵانە نەخۆشیێکی درێژخایەن نەخۆشی شەکرە بەرزەفشاری خوێن زەخت ئێستا دکتۆر من ڕەبووەکە بیستومە بەرنامەشم لەسەر کردووە شەکرە بیستومە بەردەم بەتەبە شەکر لە مناڵانە دکتۆر تارا حسێن طەیب میوانی بەرنامەکەم بوو کە هاوپیشە و هاوکاری بە ڕێستە و لێرەشەوە ڕێز و حرمەتێکی زۆرمان بۆی هەیە بەڵام زەخت لە مناڵانیشا هەیە زۆر لە چەند ساڵی بۆ چەند ساڵی هۆکارەکانی بەپی هۆکارەکان جیاوازە ئێمە لەوانەیە مناڵمان هەبێت تەمەنی 5 ڕۆژ بێت و زەختی بەرز بێت لەوانەیە لە شاخوێنبەرەکە تەسک بوونەوە هەبێت سیرەکەی پەلەکانی بەشی سەرەوەی زەختی زۆر بەرزە پەلەکانی خوارەوەی زەختی نزبێت یعنی ئەمە
بەهۆی چیەوە بە هۆکارێکەوە کە لە شاخوێنبەرەکە دەسک بوونەوە هەیە باشە ینی زیاتر لەو مناڵانەیە ئەم بابەتەکە نەخۆشی دڵیان هەیە نانە شەڕ نییە یەکەم هۆکار کە هەبێ نەخۆشەکانی گورچیلێ ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە و مناڵن یەکێک بڵین هۆکاری دووەم کە تەسیر دەکات کێشە لە زەختیان نادروزەکە چونکە خۆ دەزانین گورچیلە فیلتەرێکە و کۆمەڵێک میکانیزم و کۆمەڵی ئیشکردن هەیە لەوێ و خێو کانزاکان هەمووی لێەوە ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە لە مناڵانە بەتایبەتی خۆی ئێمە توانین بکەین بڵین بە هۆکاری فەرقی گەورە و مناڵان لەوەیە کاتێک کە زەخت بەرز بوو لە مناڵانە لە گەورەیە ئەگەر زەخت بەرز بێڵین هۆکارەکەی پرایمەریە لەوە چێ هیچ هۆکارێک نەدۆزیتەوە بوون ئەمە بڵین لە هەمووی باوترێکە لە مناڵانە بەعکسەوەی کاتێک کە زەخت بەرز بوو بگەڕێ بە دوای هۆکارەکەی بەهۆی نەخۆشیەوەی هۆکارەکەی نیە نادیار بێت دیارە باش دکتۆر ئەوەی بە تایبەتی گورچیلێ باش ئەوەی کە زۆر بەڵام من مەبەستم عەفو لە تەمەنەکە بوو ئایا لە تەمەنێکەوە ڕوئە تەمەن بۆی نییە بۆی هەیە ئەگەر لە تەمەنی 3 ڕۆژی 4 ڕۆژیەوە هەستی پێ بکەیت بۆیە لە تەمەنی 5 ساڵیەوە هەستی پێ بکەیت لە دوای نەخۆشیەکەەوە ئەگەر تووشی نەخۆشیەکە بوو بێ هۆکاری دووەم کە ئیکا ینی سەکەندەری پێوترێت ینی زەخت بەرز بوونەوەکە بەهۆی هۆکارێکی ترەوەی بەهۆی هۆکارێکی کە دەکرێت نەخۆشیەکە درێژخایەنەوە بەڵام پرسیارەکەەوە ئێستا خوانی ڕدوو مناڵم هەیە و لەگەڵ مناڵی جەراتە خوابیان پارێزە و لەگەڵ هەموو بیلەرانیشە هیچی چارم 4 ساڵێکی چارم 8 ساڵ بەڵام قەت نمبیستووە شتێکە بێ ناوی زەختی مناڵان بێ و قەتیش بیرونەوە نەکردوتە پشکنین بۆ فشاری خوێنی مناڵەکانم بکەم هەرەکو ئەمری گەورە ساڵان ئەو ئامرە ئەبەستن لە قۆڵی مناڵان بەڵێ بە هەمان شێوە بەسترێت و بەڵام تەنها حجمی ئەو کەفەکە ئەو قماشەی کە بەکارێنین لە حەجما فەرقەکە ئینا بە هەمان ئامێر کە بۆ گەورە زەختەگرین بە هەمان ئامێر بۆ مناڵ ئەگیرێت تەنها حەجمەکە لێرەیە چونکە گەرم حەجمە تەواو نەبێت بۆ نمونە ئەگەر زۆر تەسک بێت لە قۆڵتا قۆڵی زۆر بگوشێت بەرزە خوێنێت ئەگەر شل بێت ئەگەر شل بێ قۆڵی تەواو کەڤەر نەکرد بێ نزمە خوێنێتەوە ئەگەر بۆ تەمەنەکەی خۆی گونجاو بێت لەگەڵ وەزنەکەیە گونجاو بێت بڕێکی خوێنێتەوە جا ئەوەی کە جێگەی سەرنجە چکەم هەر بەم تازەیە بەرنامەیەکم لەسەر پشکنی ساڵانە کرد دەربارەی بەرزەفشاری خوێن زنجیرێک بەرنامەم هەیە دەربارەی پشکنی ساڵانە بەڕاستی کە خوێنمە دەربارەی زەخت هیچ شوێنێکە دەربارەی مناڵان نەمبینی چکە خۆ دەزانین دەربارەی مناڵەکان ئەخوێنمەوە بەڵام بەرنامەکان بەڵام پرسیارەکەی من ئەوەیە خەڵک لە شتەمەنێکە دەکرێت یان پێویستە دەکرێت پشکنین بۆ فشاری خوێنی مناڵەکەی بکات هەر نەخۆشێکەیەتە نەخۆشخانە ڤایتەڵ ساینەکان ڤایتەڵ نیشانەکانی زیندەگی بەڵێ زەختە باشە هەناسەیە مثلەن دقەیەکە چەند جار هەناسەی نەخۆشەکە هارتڕیتە ترپەی دڵ بەڵێ ترپەی دڵە ئەمانە هەموو بۆ نەخۆشەکان ئەو ئەکرێت هەندێک جار ئامێری ئێمە ئەو ئامێرانی کە بەکاری هێنین ئەگەر نەخۆشەکەمان دەست لە چاودێری چڕ بێت لە چاودێری چڕ بێ ئێمە بەم ئامێرانی خۆمان نایکەین ئەو مۆنیتەرێکە لەسەرێتی خۆی ئەوەی لەگەڵایە ئەیبەستین لە قۆڵی و بە شێوازێکی بڵین ئۆتۆماتیک سێتیەکە یا خۆمان ئەگەر هەر کاتێک پێویستیمان پێ بێت 4 ساعت جارێ بێ 6 ساعت جارێ بێ دەستی پیانین و ئامێرەکە ئۆتۆماتیکی خۆی بۆمانەکە نەک ئەوەی بۆ ئامێرەی خۆمان بەکارین بە سەماع و بە جیوە و یان بە هینەکەەوە هەر نەخۆشێک داغڵ بێ لە چاودێری چڕ پێویستی بۆ حاڵەتە هەبێ بەشێکە لە ڤایتەڵ ساینەکان بڵەت پرێشەر فشاری خوێنە بێ بەشێکە لەوە وەکو نەخۆشیش بەڵێ تەواجودی هەیە هەر هەستکەین هەر نەخۆشیەکیش گومانی لێ ئەەکەین کەم حاڵەتە ڕەبتی بۆ هەیە ئەبێ نەک یەک جار چەند جارێک زەختی بۆ بگیرێت دکتۆر ئەمە ئەکاتە ئەوەی کە ئەو مناڵانەی داخلی خستەقارە نەکراونەوەی کە بە زمانی ئینگلیزی پێڵێن هۆسپیتاڵایزیشن ئەو مناڵانی کە هۆسپیتاڵایزیشنیان بۆ نەکراوە تا ڕادەیەکی زۆر لەبەر مەترسی ئەوان نین کە بەرزەفشاری خوێنیان هەبێت بەڵێ لەبەر مەترسی ئەوانی بۆی ئێمە وەکو سکرین بەکار نایەت ئەو پرسیارەکەم سکرینمان نییە لە مناڵانە سکرین نییە بەڵام لەوانەیە بۆ بابەتی توێژینەوە خەڵک هەبێ بەکاری بێن ئەویان جیاوە بەڵام بەشێویشی گشتی قساکە ئێمە ناچین لە مەکتەبێکە 100 مناڵی تیا بێ زەختی هەر هەمویان بگرین بێگومان لەبەرەوەی ئەم نەخۆشی ئەوەندە باو نییە ئەوەی کە گرنگە هەندێک شتی ترە پێش ئەوە کەوتووە هەتا ئەمە لە جیهانە هەمووی وایە ڕۆتین سکرین نییە تۆ هەموو نەخۆشێک بڕۆی لە هەر شوێنێکەوە لە تەجەمعێکیان کردبوو کۆبنەوەیان کردبوو بڵێ ئەمە لە دایرەیەکە لە بێنەوە زەختان بۆ بگرن هەتا لە گەورەش ئەشتیوانێ لە گەورەش ئەشتیوانێت تۆ بڵێ وەڵا با بڕۆین ئەم شوێنە هەمویان بەڵام ڕۆتین چەکەپەیە یعنی ڕۆتین هەموو کەسێک ساڵانە بێ یا لە تەمەنەکانی هەرکە لە دایکە بێ
لە تەمەنی مناڵیەوە 2 مانگ 4 مانگ 6 مانگ 9 مانگ 1 ساڵ ساڵانە ڕۆتین چێکە پێ لە ڕۆتین چێکە با بەشێکەوە بۆ شێوەی ئەوەیەکەی نەکچێ سکرینی خەڵک بکەیت باش یعنی هەر نەخۆشێکە هات ڕۆتین چێکەپی کرد لە ڕۆتین چێکە بە ڤایتەڵ ساین نەبێ بڵۆ پرێشە زەختی ئامێری هەر بین بەکار بێت ئەمە کەمە دو پرسەر لە خزمەتی بەڕێستا لە بەرنامەکەیە لەبەرەوەی کە بەڕاستی هەمووی کۆ کاتەوە بەیەکەوە کە مەسلەی ڕێبەرە زانستێکەیە مەسلەی نوێبوونەوەکان ئەپدەیتەکەی و مەسلەی کۆنفرانسەکەی لە هەمان کاتە واکە بە پرسیاری گرنگی بینەرەکانیشمان ئەو مناڵانی کە کێشیان لەسەرەوە سە لە گەورە ساڵان ئەوانەی کە کێشیان لەسەرەوە قەڵەون مەترسی بەرزەفشاری خوێنیان زیاترە ئەو بەڕێزانی کە نەخۆشی دڵیان هەیە خود لە ڕابردووە نەخۆشی دڵیان هەبوو چاک بوونەتەوە مەترسی بەرزەفشاری خوێنیان زیاترە و ئەو بەڕێزانەی کە نەخۆشیی تری درێژخانیان هەیە ئێستا زۆر بەڕوونی ئاماژە بەوەدا نەخۆشی تری درێژخان ئەکرێ مناڵەکە زەختی هەبێ لەگەڵە ئەوانەکەنی دەری بابەتەکە بەڵام ئەو مناڵانی کە پێشتر نەخۆشی دڵیان هەبوو ئێستا نەخۆشەکان چاک بوونەوە مەسەڵەن دڵیان کون بووە یان بە عملیات دکتۆر بۆی چاکردنیان بۆ خۆیان چاک بوونەتەوە و ئەو مناڵانی کە کێشیان لەسەرەوە ئەگەر کورتی بکەینەوە لە وەڵامێکە ئەوانە پێویستەکە ساڵانە پشکنین بۆ زەختیان بکەن یان نە ئەوانە پشکنین بۆ زەختیان ئەکرێت وەکو ڕۆتین چێکەپەکە وەکو ڕۆتین چێک یعنی ئەوە نییە بەتەنها بانگیانکەینەوە بۆ زەخت بەتەنها بۆ ئەوە نییە کە بانگەکرێت تۆ هەموو ڤایتەڵ لەگەڵ ئیکۆکانە لەگەڵ لەگەڵ کێش و باڵایە لەگەڵەوە باسی قەڵەویت کرد قەڵەوی ئێستا بە نەخۆشی حساب بکرێت بەڵێ نەخۆشی حساب یعنی چۆتە بابەتی نەخۆشیەوە بۆیە ئەبێ ینی نەک لە گەورەیاتەنها لە مناڵانیشە ئەوانەی کە کێشیان زۆرە لە مستەقبەلە معڕەزم بۆی کە تووشی نەخۆشی درێژخایان بێت بۆیە زۆر گرنگە کە ئاگامان لە کێشی مناڵ بێت ئەوەی کە ئێمە کێشەمان هەیە لەگەڵ بەڕاستی لەگەڵ دایکوان و باوکانە مناڵەکەم بۆ قەڵەو نابێت ئێمە حەز ناکەین ئەڵین ئەگەر مناڵەکەت کێش و باڵای لەناو ئەو ڕێنجەی خۆیان بێ بۆ ئێمە وەکو پزیشک ئەوە گرنگترێکە نەک مناڵەکەت قەڵەو بێت بەسپاسێکی زۆرە بۆ دکتۆر کۆیان زاهیر هەورامی پزیشکی پسپۆڕی مناڵان و سکرتێری شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی مناڵان لە شاری سلێمانی ئەم بەشەی گواستنەوەی کۆنفرانسە زانستیەکە لە سەر لە بەیانیە کۆتایی پێهێنین بەڵام خوا یار بێت کاتژمێر سێیەمەوە خزمەتان هەتاوکە و کاتە ڕێز و حرمەتی هەر هەمومان ئەو برایانەی پشت کامێرە مادوونە من لەشتان ساغ بێ و سپاس بۆ هەمووانی کە لێرە کارەکەن دووبارە سپاس بۆ دکتۆر کۆیان مانەگە قەرزارم بێگومان لە زستانە ئاڕێین لە خزمەتی ئێوە شای زۆر سپاس هەر شاد بن کامەران بخواتان لەگەڵ